کوڕە دەڵێت زیاتر لە 15 دقیقە نەخێر هەشتان نەبووە لەکەی چەند دواخست والله خواردنەکەی 15 دقیقە زیاتر دوای خست ئەگەر مشکلێ لەکنت هەیە نایە لەکن مدیری لەناو مەطعمی لۆ لە دەرێ ئەوها ڕسم دەگرێ و دەڕۆی لە دەرێ لەگەڵ مدیرەکەی قسەم کرد لە پێش چاوی تەسویرەکەم کرد نەگوتی مەسا نەدەما لێبوردنی کرد گوتم تەواو نا بخۆی ئەوها بخۆی عەسەبی بوو لە بەرابتە آخر لەبەر چی عەسەبی بوو دیارە شتێکتان بەرامبەری کردووە بۆیە نا عەسەبی بوو لە ئۆردەری تەخیر بووە غەڵەتێکەوە بۆ کارمەندی مەطعم هاوارم لەسەر دەکات هەموو لێرە لەناو ساڵەیە و لەسەر دسپلێ هەموو کوردن وانەی کە تەعاملیان لەگەڵ ئێمە دەکرد هەمویان عەرەب بوو پەیاکردنی نان بە مەرجی زمان سوکایەتیە کە ویژدانی هەولێر و هەولێریەکان دەهەژێنێت دیارەگرتەیەکی ڤیدیۆیی دوێنێ بڵاو بووتەوە تێیدا دەردەکەوێت کە شۆفێرێکی دیلیڤەری دێتە ئەم خواردنگەی کە لە پشتی منەوە دیارە بۆ ئەوەی ئۆردەری هاوڵاتیەک بگێنێت کارمەندانی چێشتخانەکە بە شۆفێرەکە دەڵێن پێویستە زمانی عەرەبی بزانیت و ژمارەی ئۆردەرەکەتم بە زمانی عەرەبی پێ بڵێیت اینجا خواردنەکەت پێ دەدەین بۆ ئەوەی بیگەێنیت ئیتر ئەم شۆفێرەی دیلیڤەری گرتەیەکی ڤیدیۆی بڵاو کردەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا پێم خۆشە ئێستا بە شێوەیەکی ڕاستەخۆ قسەکە لەگەڵ خۆیدا بکەم بزانم هۆکارەکەی چی بووە بۆچی پێیان وتووە کە پێویستە بە زمانی عەرەبی قسە بکەیت کاک مستەفام لەگەڵدایە کاک مستەفا سڵاو لێبێ ئەم کاتت باش سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس دەکەم کاک مستەفا ئەگەر بووم باز بکەی ڕۆداوەکە دوێنێ کاتژمێر چەند بووە چوونی بوو چیان پێوتی ئەگەر بووم باز بکەیت مامەجان دوێنێ کاتژمێر بینی یەکی شەو و 12 شەو بوو 12 ڕۆژ تقریبا باشە ئەمە ڕۆژتە بەتابەتەی ئۆردەرەکەم ویستم هەڵگرم بەلایەکەمی تاخیر کردیە زۆر کە تاخیرشت کە سەرر بە سایق دەکەوی ئەمڕۆ سێستا سایق بووی خواردنە پێت ناداتێ و ڕاشی کردی حازری کردیە لە سیستەمی ئەو کارمەندە دەرێتە من بە عەرەبی قسە بکە ئەو دەدەتەمێ مۆبایلە پێت ساتە یعنی پێویستە کە عنصریەتی بەکاربینیت لەکن ئەمە عنصریەت نییە بەس زیاتر لە 5-6 سات ئەمە بە سۆحبەت تێگەیشتم زیاتر لە 5-6 سات دوبارەی کردەوە ئەو جامن ئەمە هەر چێتە سایقی عاجز بووین وەڵا هەموو مالی عاجز شۆفێرەکانی دیکەش هەمان هەلوێستی بەڕێستیان هەبوو ینی شۆفێرەکانی دیکەش وەڵی زۆریش تۆڕە بوون و بەس ئەمە ناوانم سار دەکردەوە بەڕاستی باشە چەند خولەک ئێوەی دواخست خواردنەکەی چەند دواخست وەڵی خواردنەکەی 15 دقیقە زیاتر دوای خست باشە کارمەندی کوردی لێ نەبوو ئەو خواردنگەیە کارمەندی کوردی لێ بوو بەڵام ناو ساڵا بوو ئەوانەی کە تەعاملیان لەگەڵ ئێمە دەکرد هەمویان عەرەب بوو باشە کە قسەکەیان کرد وتیان پێویستە بە زمانی عەرەبی قسە بکەیت چیت پێوتن کاردانەوە چی بوو ئەوە نارم یەکەم زانم زانێ بە قەستی بە سۆحبەت قسەی دەکات دوایەکە زۆر دووبارەی کردەوە منیش گوتم ئەبێت یان داوا لێبوردن دەکەی ئەمە ڤیدیۆی بکەم بڵاو دەکەمەوە داوا لێبوردنی نەکرد و لەگەڵ مدیرەکەی قسەم کرد لە پێش چاوی تەسویرەکەم کرد نەگوتی مەسا نەدەما لێبوردنی کرد گوتم تەواو ئەجێشی خۆت کرد گوتم ئەم نیش خۆم دەکەم باشە کە ڤیدیۆکەت بڵاو کردەوە هیچ کەس هاتە سەرهێل پەیوەندیان پێوە کردی کە گرتە ڤیدیۆکە ڕەش بکەوە لە خواردنگەکە لەلایەن نخير لأن خواردن قلت هێشتا هیچ کەس ناتە سەرخەت والمهم يعني شتەکە وا پێویست نییە کە وا بکرێتن ئەمە هەموو کە هیچ دەکەین پێویستە بە یەک چاوتەمەشا بکرێت باشە پێت وایە بۆچی ئەو جیاوازیە کراوە لە نێو جەرگەی هەولێر کە دانیشتوانی بەشی هەرە زۆری کوردن بۆچی وتراوە کە پێویستە بە زمانی عەرەبی قسە بکەن والله يجي ئەوە دەگەڕێتەوە سەر کابرای ئەمە لە بەهامی هەموو خەڵک شتۆکمایە بڕاستی شتەکە نابی وهابی بەس ئەو کارمەندەش پێویستە بۆ غەڵەتەکەی خۆی بزانی چونکە لێ پەشیمان نەبوو بۆ ئەو قسەیەشی کرد یعنی پەشیمان نەبوو کە قسەکەی کرد وتی بە زمانی عەرەبی قسە بکەن بردن بکە لەو سایقانە لە من ئەمە عاجز بوو بۆ قسەی ڕۆژ جوابشی نەداینەوە خۆش ناگرتەوە گرتی دوێنێ سداتێکی زۆرم پێکرا لەو مەطعەمەی زۆر لێ عاجز بوو لێ هەستان بە بڵاوکردنەوەی پارچە ڤیدیۆیە سوکایەتیشتان پێکرایەوە غەڵەتیم بەرامبەر کرا بەڵێ غەڵەتێکە چی بوو غەڵەتێکە ئەوە بۆ کارمەندی مەطعەم هاوارم لەسەر دەکا کارمەندی مەطعەم دەکا هاوار لەسەر دیلیڤەری بکاتن باشە کۆتا پەیامت چییە دەتەوێت چی بەلایەنە پەیوەنددارەکان بڵێیت وڵی کۆتا پەیامم ئەوەیە ئەمە کە هەمومان پیس دەکەیت
لكن انا ناقل كردو عربي اسمه يكر بين يكر ما دام ما كاذبين الرزق احترام لبيش مشتشى بارز يكتري بكري ايش بخوي الله ايش بخوي حسان باش دەستت خۆش بی کاک مستەفا زۆر سپاس دەکەم زۆر سپاس هاتووم بزانم ڕاستی و دروستی بابەتەکەت چۆنە دەمەوێت لەگەڵ خاوەنی چێشتخانەکە قسە بکەم و زانیاری زیاتر لە خۆی وەربگرم کاک محەممەدم لەگەڵدا کاک محەممەد سڵاو دەبێ ئەم کاتت باش سپاس بۆم دەرفەتە پێم بڵێ بۆچی بە کرێکاری کورد دەڵێن بە زمانی عەربی قسە بکەن لە ناو جەرگەی شاری هەولێر ئەو شتان چا نەبوو لە دوونێ ئەوها خۆی ساقی هاتووە قیسەک تاخیر بووە لەکنی ئۆردەر تاخیر بووە 7 دقه هەر تووڕە بووە هەر لە دەرەوەی وەردەگری ئۆردەر لە ناو مەطعمی نییە باشە خۆی ڕسمی دەگرێت ئەو ئۆردەران درێن هەر عەربی بە قسەی دەکەن نا بخۆ عەربی قسەی دقه تاخیر نەبووە ئەو کوڕە دەڵێت زیاتر لە 15 دقه نەخێر ئەو شتان نەبووە خۆی 7 دقه تاخیر بووە لە پشتی رێدی ئەو هانە دەێ بخۆی با کوردی قسەی کردیان تا ئەشتامان عەرب تێک بخۆی جیهازەکەی لە ناو دەستە دەڵێت چێشتخانەکە و توێتی ئامادەیە خواردنەکە ئامادەیە بەڵام هاتووم خواردنەکە ئامادە نیە بۆچی پێش ئەوەی خواردنەکە ئامادە دەبێتن ئێوە دەنووسن ئەوە بخۆی دوونێ قەرەباغ بووە تزانی ڕۆژی جومعە قەرەباغ دەبێتێ لەبەراو تا تاخیر بووە لەبەراو تا ئێوە کرێکاری کورتان هەیە چەند کورد لەلای ئێوە ئیش دەکات زیاتر لە 15 نەفەری کوردە ئەدیکو هەموو ئەدی بوو پێتان گوتی بە عەربی بڵێ ئۆردەرەکەت ڕقم چەندە هەگەر گوتیە لۆ من لێرە نیمە خۆی حتا ساعت دوونی و لە ناو مەطعمێمە ئەوها ئەرێ واڵە کەواتە هیچ کێشەیەکتان نییە لەگەڵ ئەو کوڕێکە قسەکانی کرد نابرایە لۆ خۆ قاویلی چییە بەس ئەو خۆی ئەوها کردیە لۆ قسەی ناکەی وەرە لەکن مدیری با قسەی دەکەی باشە ئەگەر مشکلێ لەکنت هەیە نایە لەکن مدیری لە ناو مەطعمی لۆ لە دەرێ ئەوها ڕسم دەگرێەوە دەڕۆی لە دەرێ باش ئەگەر غەدری لێ نەکرا ئەگە خواردنەکەی تاخیر نەبووە کەسێک لە خۆیەوە ڤیدیۆ دەکاتن لەسەرەوە نا بخۆی ئەوها بخۆی عەسەبی بوو لە بەرابتا ئەخر لە بەرچی عەسەبی بوو دیارە شتێکتان بەرامبەری کردووە بووە نا عەسەبی بوو لە ئۆردەری تاخیر بووە تەقیمی لێ دەی لەسەری لە هەر ئەو فەرقە لەکنە من ئەوە پرسیارە هەندێک زانیاریم هەیە لەسەر ئەو سیستەمانە کاتێک ئێوە قبولی دەکەن بە خاوەنی ئۆردەرەکە دەڵێن خواردنەکە ئامادەیە لەسەر شۆفێرەکە حساب دەکرێت پارەی ئەو کەم دەکرێتەوە باشە نارێ دوونێ هەر قەرەبارە قیسەک بوو ئەو هەق تاخیر بووە باشە چێشتخانە قەرەباڵق بوو دەکرێتەوە شۆفێر بکەن قەدری ناکەم بخۆی خۆی ئەو زیاتر لە 100 ئۆردەر دێتەوە 2 ئۆردەر ئەوها دەبێتێ ئەرێ وەڵا ئەوها قەرەبووی ئەوانە دەکەنەوە ئەنگوو کە ئۆردەرەکەتان وەرگرتووە هێشتان خواردنەکە ئامادە ناوشتان نییە یعنی قەرەبوو نییە قەرەبوو نییە خۆی دوونێ سعات 7 ئەوها بوو ئۆردەر تاخیر بووە زیاتر ئەوها زۆر خەڵکی هاتەوە قیسەک تاخیر بووە هەرو فەرقە 7 دقه تاخیر بووە زیاتر نەبووە تاخیر شکاتمە نێو چێشتخانەکەتان وتم خاوەنی چێشتخانەکەم دەوێت وتی بە عەربی قسە بکە نا ئەو شتار نەبوو نەخێر بە منی وت بە من کە هاتمە نێو چێشتخانەکە وت بە منی وت بە عەربی قسە بکە یعنی بۆچی من کوردم و لە شاری خۆمم و لە وڵاتی خۆمم و هاتوومەتە خواردنگەیەک بۆچی بە عەربی پێم بگوترێت بە عەربی قسە بکە لەکنم لەگەر عەربی قسەی دەکەی بە عەربی قسەی دەکەن بە کوردی قسەی دەکەن بە کوردی قسەی دەکەن ئەو شتار نییە وڵی گلەی بێت من کوردم و سەلامم کرد و وتم مدیرەکەتانم بوو بانکە وتیت بە عەربی قسە بکە بەڕاستی ناو شتەمان نییە ئەوها ناو شتەمان نییە هیوادارم ڕێژەی کارمەندە کوردەکانتان زیاد بکەن و خواردنگەکەشتان کارمەندی کوردی زیاد بێت بۆی پێشوازی لە خەڵک هەموو لێرە ناو ساڵەیە و لەسەر دسبلێ هەموو کوردن لەکن زیاتر عەرب نییە زیاتر لە نارێم لە نۆت باشە زیاتر لە نۆت بخۆی کوردە هەموو لێرە ئیش دەکەن نەکەنە عەرب زۆر کەمە بەڕێزێت و سەلامەت بینەرانی پایتەخت میدیا ئەمە قسەی محەممەد ئەحمەد بوو ئەو گەنجەکە خاوەنی ئەم چێشتخانەیە وەکو باسم کرد دوێنێ گرتەیەکی ڤیدیۆیی بڵاو کرایەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان کە گەنجێک کە کاری گەیاندنی خواردنە واتە کاری دیلیڤەری دەکات بە ناوی مستەفا عەلی دیارە هاتووتە ئەم چێشتخانەیە نزیک 12 شەو بە من کەمێک لەمە و بەرهەر ئەمڕۆ پەیوەندی پێوە کرد و قسەم لەگەڵی کرد و لە پایتەخت میدیا بڵاومان کردەوە ئەو وتی کە بە منیان وتووە پێویستە بە عەربی پێم بڵێ ژمارە ئۆردەرەکەت چەندە و بە عەربی قسە بکەی اینجا ئۆردەرەکەت پێدەدەم ئەمە شوای کرد کەوا خەڵک لە شاری هەولێر زۆر
پڕ و پەس بێت لەم هەڵوێستەی ئەم چێشتخانەیە بۆیە ئێمە ئەمڕۆ وەکو پایتەخت میدیا بە دۆداچوونی وردمان کرد هەم لەگەڵ شۆفێری ماتۆرسیکلەکەی دیلیڤەری و هەمیش لەگەڵ خاوەنی چێشتخانەکە قسەمان کرد ئەمەشی کە بینیتان قسەکان و گفتوگۆی خۆم بوو لەگەڵ خاوەنی چێشتخانەکە بۆ ئەوەی ڕێژەی کارمەندانی کورد لە نێو چێشتخانەکان زیاتر بێت و پێویستە چاودێری چڕتر و زیاتر لەسەر هەموو چێشتخانانە دابدرێت کە لە شاری هەولێر کار دەکەن کەسابەت دەکەن پارە لەم شارە پیا دەکەن اینجا لە هەمان کاتیشدا بیانەوێت لە دژی زمان و ناسنامەی کورد لەم شارە ڕەفتارێک بکەن کە خەڵک پێی نیگەران بێت کورد زمانی ڕەسەنی ئەم وڵاتەیە ئەم خەڵکەیە هەر بە کوردی قسەمان کرد و هەر بە کوردیش قسە دەکەین و داواکاریشم هەرچی خەڵکی شارەکانە شاری هەولێرە کە دێنە خواردنگەکان بە کوردی و بە زمانی خۆیان قسە بکەن پێویستە ستافی خواردنگەکان ناچار بکرێن کە بە زمانی کوردی قسە بکەن یاخود کرێکاری کورد لە چێشتخانەکەیان بهێنە سەرکار